ڕێز خۆشەویستی بەڕێزان، داهێنان یان جوانی زۆر گرنگە لە ناو کۆمەلگا هەموو کۆمەلگایەکوە تەل لە ناو مرۆڤاتی ئەو بەروبوومەی ئێستا لە ژیان تێدا دەژینەوە بەروبوومی ملیۆنان کەسە و دەیان هەزار ساڵە تاگەیشین بەو قۆناغە کەسەوە نەبێ ئەو مۆبایلە دەستمانە ئەوە مێژوچ خۆی هەیە ئەگە بچە سەرێ هەموو ئەوانەی جوانێکیان کردێن ناویان لە بێژون و سرا ئیتر ئەو جوانیە لە داهێنان بی لە قوربانیدان بی لە خەبات و تێکۆشان بی قەت بە تێمەگەن ئازادی بە ڕۆژە کود و تەواو دەبێتن لەو ئەوڕۆپایی لە قۆناغی کۆیلایەتیەوە تا ئێستا بەردەوامە شەڕە مرۆڤاتی ڕۆژ بە ڕۆژ دەستە پێش ڕەنگی کاتێک ڕابۆستی بەڵام دەستەوە پێش زانست هەروە ئەو هەموو داهێنەرانی لە بواری تەندروستی لە بواری تەکنەلۆژیا لە بواری خەبات بۆ ئازادی و دادپەروەری بۆیە زۆر گرنگە سیستەمێک دەوڵەتێک هانی ئەوە بدە. من دەبینم ماوە لە کوردستان داهێنەرەکەیە بەس ئازاری بەوەیە هیچ کەسەکانی نادا بە تایبەتی حکوومەت کە لە کاتێکدا تۆ دەتوانی ینی خۆ زۆر لە وڵاتانە بەهۆی پێشکەوتنێکەوە گەشەیان کردیە مەسەن ئەوە تورکیا تاکە یەکێک لە ئەوەکانی ئەو تیارە نەفرەتیە ئەو درۆنە بەنمونە ینی وەکو نمونە بێنینەوە لەو ڕۆژانە کاک ڕەوەس ئاگادار کرام و کە بزنسەشی سلێمانیە بڕیاری داوە سەگەکانی سلێمانی هەموو کۆ بکاتەوە ناو شەڵتەرێکی گەورەدا و لەگەر بەهاریکاری چەندین ئاژەڵۆز ئەمە شتێکی زۆر جوانە ینی لەو وەختەی کە ئەوە هیچ قازانجی تێدا نییە و کێشەیەکی گەورەی کۆمەلگایە و خزمەتکردنیشی گەورەی ئەو سەگە بێزمانانەیە کە کەوتونەتە بەر غەزەبی مرۆڤ ڕۆژانە دەیان چیرۆکمان جێ لێ دەبی کە ناخمانە دەژێنە زایدن سەگ وەکو هەموو ئاژەڵەکان تر بەشێکە لە سامانی نیشتیمانی و سەگ لە هەموو دنیا خزمەتی گەورەی مرۆڤاتی کردیە. بەڕێزان لێرە لە نەخۆشخانە هەیە سەگی بە $5-7 بڕوا بکە مانگانە پەروەردە دەکرێن مەسەلەن لە بۆ دۆزینەوەی سەرەتان لە بۆ هەموو کوێرەك لە سویت سەگێک هەیە بە تایبەتی زۆری لابرادۆر بەنمونە ئەنواعیان هەیە سەگ مین دەدۆستەوە سەگ دەیان چەک دەدۆستەوە خزمەتێکی گەورە دەکات سەگ لەو حاڵەتی دەرونی ساک پشیلە زۆر لە هەموو ئەوروپا لەو سویدی نزیک 1 ملیۆن سەگ و پشیلە زیاتر هەیە 1,500,000 هەڵە نەبم یعنی سەگ و پشیلە هەیە کاچ خۆم ئەوجا ئەڵێ گڵاوە کاچ خۆم لە قورئان بە گڵاوی حساب نەکردی ینی بەجددی ما تەفسیراتە دوای ئەو کاچ خۆم ئەگە پێش گڵاوە بەس ئەزیەتی مەدا بەس ڕەحمانە ڕەحیم بە لەگەری خۆراکی بدێ کە ئەڵێن سەگ بوونەوەرەکە دڕندەیە دەباش ئەو گەنجەتان دید لە هەولێرێ بە تەنیا لەبەرەوەی خۆراکیاندا تێستا ناو 3,000 سەگ دەبڕۆ پارچەنانێک بدە سەگ بزانە سەگکە کوکر کردو بەیادە کو دەبتە باشترین بە وەفاترین ئەوەت یعنی من زۆرم پێسەیرە مرۆڤ وای کردیە هەموو ڕۆژانە 100 ملیۆن ئاژەڵ سەردەبڕێ هورجی ئینسان لۆ تێربوونی ئینسان بۆ جل و بەرجی بۆ پێڵاوی یەک ئاژەڵ ئەزیەتی مرۆڤدا ئەڵێن ئەوە دڕندەیە خەتەرناکە وەک ئەوەی ئەو کەونە گەورە کە مناڵم یانی ئەو شتەشی باشە بەس ئەو کەونە گەورە لەو مرۆڤ دروست نەکرایە هەر مرۆڤ هەموو خۆی پێهێتلەرە کاچ خۆم ئەو سروشتە ئەو ئاژەڵە هەموو شتێک لە پێناوی یعنی ئەو گەردونەیە ئەو گەردونەش دەبێ هەموومان بیپارێزین ژینگە دۆستی بەداخەوە حزبێکی کوردی نییە ئەو پەروەردانە فڕێداتە ناو خەڵک ئەو حزبە من لە قەندیلەکان دەبینم ئاژەڵ دۆستن تا حدێک سروش دۆستن یعنی تا حدێکی زۆر ئەویان کرد بس کاکە حزبی باشوور هەموو کۆی لێ لە ئەوروپا گەورەترین دروشم ئێستا بوویتە مەسەلەی ژینگە دۆستی چاپ ڕاست کۆنە پارێز ئاینیەکان کریسنەکان هەموو شەڕیان لەسەر مەسەلەی ژینگە دۆستیە کە جیهانەوە بوو دەبینی ئێستا کە هەمووی ئینقلابی کردیە لە مەکە بەفردەباری لە هەندێک وڵاتانی بەفردەباری ئێستا گەرما هەموو گۆڕانی کەشوهەوایە هەموو مرۆڤە پیسی کردیە هەموو مرۆڤە دارستانەکان دەسوستێنیتن لە پێناوی قازانج ماڵ و خێزانی ماڵ و ماڵی بە ملیۆنان ئاژەڵ دەتێکەدەن لە پێناوی چاوچنۆچی کورەف ئەوە ئەو وێنەتان نەدیتە یعنی یەک قەمسەڵەی ڕاقی
بە پێستی زیاتر لە 20 ڕێوی دروست دەکرێتن ئینسان وا بوونەوەرێکی پیسە لە بەرامبەر هەموو بوونەوەرەکانی تر کەچی ئەوزە خۆی لە تۆپتانە بە هەر حاڵ زۆر گرنگە بەڕێزان ئەو داهێنانەی ئینسانەکان دەیکەن جوانیەک فرێدەنە ناو ژیان ئەخر وەڵڵاهی من زۆرم پێسەیرە مرۆڤ گۆڤەیەکە دیارەکە دێو دەڕوان هەرێکەمان عمرێکمان هەیە بۆ جوانێک فرێنەدەین لە مێژوونەوەی نەوەکانمان شانازیمان پێکە بزانە هەموو ئەوانەی شانازیان باسییان دەکەین بەنمونە کەریمی عەلەکەرە سلێمانی لە بیستەکانەوە بازەکرا کە دەوڵەمەندێک بووە لە گەرمەی قات و قڕ خەڵکی خواردن دایتەقڵ تا ئێستاش باز دەکرێت یعنی بە سەدان هەموو ئەو پێشمەرگانەی ڕۆلی جوانیان هەبوو هەموو ئەوانەی وێنێشی جوانیان پەخشاندیە هونەرمەندێکی وەکو ئەسەن زیرەک کە بە خۆڕایی ئەو هونەرە گەورەی لە بۆ ئێمە بەجی هێشتیا کاکە هەموو شانازی پێ دەکەن دوای ئەو ساڵ دیتم تۆپ بوو تۆپ گەشتوە ئەوەی تۆ شتێک بچێنە بۆ ئەوی نەوەکانی داهاتووی گەلەکەت سوود لێ بینین و بنە ماڵەکەت و بەخۆش ناوت بە نەمری بمێڵدرێت ئەوش بە قوربانیدان دەگرێت دوو تێناگەم ینی ئەو هەموو دەوڵەمەندا ئەو پارەی خردەکەنەوەی کاکە وەڵای لە بۆم نییە هەموو مناڵەکانتان بزاری وایە هەمووی بە قمار و ئەولاد دەدات کورە کاکە بیکە مەسەلەیەکی پرۆژەیەکی ئینسانی هەموو بیکێشتشی جوان هەندێک شرۆ منداڵەکان بەجیبێت کە بیکەشتشی ئینسانی کە داهاتەکرد لە دەستە نەمریەک بەجیبێلە نەمریەک بەجیبێلە کە بڵێن ئەو بزنسە ئەو چاکەیە کرد بەنمونەوە کوجلار ساماغا ئاڵا دەیت سارەیەکی ڤیددیۆی کەم دیت قسەشم لەگە کرد ئەلەساس دیدارێک بکە ڕێک یعنی ئەو ئامادەی شتێدا وەرها ڕێک نەگەت کابراایەکە بە سارێکی خراپ دەڕۆ بەزێک دوو مەدرسە ئەوانەی کردیە و تاکە یەشێک لەو بەرپرسە دەگمەنانەیە سەدان بەرپرسی دایتە دادکە ڕوبەڕووی مەرجیش بوویتەوە یعنی ئینسان چەند خۆشە جوانەیەکی هەڵوێستێبی یان ئەوە تا پارتیشی یاربی سار بە لە سویەکی ئاب کەدیتی وتی تەواو من واز لە پارتی دێنم ژیان هەڵوێستە قوربانیدانە تێکۆشانە جوانیەکە فرێدە ناو مێژوو بۆ ئینەوەکانی داهاتوو شانازیت پێ دەکەن ئیتر ئەوە هەریەکە بە پێی توانە من دوێنێ کورتە ڤیددیۆیەکەم دیت کابراایەک سەگێک چەندی کات دەڵێ 1 ساڵە ئاوی ساردی بۆ دەبە خواردنی بۆ دەباتن چاوی ماز دەکەم ئەوە جوانیە ئەوە مرۆڤ دۆستی ئەوە ئیسلام بوونە دەبی ئەوانە بنیە هاان بدرێن کۆمەلگە بەو ئیتجاها بڕوە نەک ئەو هەموو شتە پیسیان فرێدایتەوە جوانیەک لە مێژووی تۆمارکە بۆ ئینەوەکان شاناسی پێ بکەن